دەستی هاات لەبنەوە ڕاوەجانکە کەم هاتی شێرە هاتە ڕێزێک دیش هەڵە وارجع ليه بە خێراتنێکی گەلمی کەناڵی پەیام و بەڕێستان دەکەین جێدەستان دیارە بەڕاستی لە پێشخستنی وەرزشی کوردستان بیرۆکەی ئەو خولە لە مێژە هەیتمان ئەمە وەکو کەسێکی ئەکادیمی و وەچی دەرێ لە بواری تەدریب چەندی ساڵە خەریکی فێرگە و ئەکادیمیاینا ئیش دەکەین ئێمە لە ئەکادیمیای هەولێر هەستین بە دەستپێشخەری بۆ ڕێخستنەوە و ئەنجامدانی چەندین فستیڤال و خول لە بۆ ئاستە تەمەنیەکان بەڕاستی ئاستە تەمەنیەکان لە وڵاتی خۆمان ئێتیمامەکی زۆریان پێ نەدرایە بۆ ئەو جارە بە شێوەی فستیڤال بە 2 ڕۆژ 5 فێرگە بەشدار بووە هەموو ئاگاداری هەموو فێرگەکان کرایتەوە ئاگاداری بڵاو کراتەوە لە پەیزی ڕسمی یانەی هەولێر بەڵام دیارە هەندێک فێرگەکان بەهۆی چەند کێشەیەکەوە نەیانتوانی بەشداری بکەن توانیمان 5 فێرگە بەشداری پێ بکەین بە شێوازی خول دەڕواتن هەموو فێرگەکان ئەو منداڵە چاوگەشانە لەگەڵ یەکتری یاری دەکەن و زەوەکی خۆش دەبینن و گەمەکی خۆش دەکەن و لە کۆتاییشدا هەمویان خەڵات دەکەین بە یەک ئاست بەبێ هیچ فەرق و جیاوازی لە بینی براوە و دۆڕاو یان یەک پلەی یەکەم و دووەم بەنای خوای گەورە پێشتی بە خێراتنتان دەکەم خۆی لە خۆی داکردنەوەی ئەم جۆرە چاڵاکیانە دەتوانم بڵێم دافعەکە لە بۆی بتوانانی ئەتوو ئەو وەرزشە بەرەو پێش بڕوە ئەگەر بتەوێت تۆ یاریزان ببینەوە یاخود خام دەستنیشان بکەیت لەو فیانەوە دەبی دەست پێ بکەیت بیرۆکەی ئەم جۆرە چاڵاکێش لەگەڕ دەستەی ڕاهێنەرانی خۆمانی ئەکادمیەی بیرۆکەی وامان هەبوو گوتمان لە پشووی ئادار و نەورۆز بتوانین شتێک بکەین دڵخۆشی ئەو منداڵانە چکە بەڕاستی
هەر تیپێک یاخود هەر تەمەنێک ئەگەر بەست مەشق بک تووشی مەلەل دەبیتن پێویستە ئەوانە چالاکێکی لەو جۆرانیان لە بۆ ڕێک بخرێتن بە خۆشحالیەوە کە بانگێشی چەند فێرگەمان کرد هەمووی جوابیان داوە شتێکی وەها زۆر پێویست بوو لە بە ئەو منداڵانە. بێگومانە تو دەتوانی بڵێ ناوی لێ بنێی چالاکی هەرچەندە ئەگەر لەو قالبەش بستە دەرێ ناوەکەی گەورەترکەی هەم شتێکی جوان دەبی لە بۆ دڵخۆشی منداڵەکانیش ئەکی دیاریزان و خامی زۆر باش دەبیندرێ ئێستا بۆ نمونە وەرزش و لاوان تیپیانەی هەولێر ئەکادیمی پەروەردە و بنیادی کۆڕێ هەر هەمویان بەهرەمەندی زۆر جوانیان تێدایان بەڕاستی یعنی ئەمن هاتبووم بەس ئیفتتاحەکەی بکەین و بڕۆین لەبەرەوەی بە شتی دیکە زۆر مەشغوڵم بەڵام یعنی وان لێکردم متعەچیان بە من بەخشی کە دەبینم زۆر جوان یاری دەکەن یعنی دەستخۆشیان لێ دەکەم لە ڕاهێنەرەکان هەر هەمویان یعنی بێئومێد نەبوومە لە تۆپی پێ وەرزشی تۆپی پێ لە شاری هەولێر کە دەبینم ئەو بەهرەمەندانەوە ئەو ڕاهێنەرانە خۆیان لەگەڵ ئەو منداڵانە ماندوو کردووە بەڕاستی لە داهاتوو شتی زۆر باشیان لێ دەردەچێت.